ئیمێل بۆ ئەوان نێرم کە ئەمەش دەواازەیەکم بۆ کاتەوە کە من لەو بین ئیتر جگە لەم پرسیارانە ئەتوانی خۆگرامانی کە هەیە بەدڵی منە لێردا ئەمڕۆ من بە شێوەیەکی گشتی باسی ئەوم کرد کە چۆن ئای لە وڵاتی چین بەکارهێنرێ و چاتبۆتەکان چین و لە ژیانی ڕۆژانەی چینیەکانە چۆن سوودیان لە ئای وەرگرتووە. جا بە شێوەیەکی گشتی ژیانی ڕۆژانەی چینیەکان ئەتوانم بڵێم لە ئێستاە ئای ڕۆڵێکی سەرەکی ئەبینێ لە بەرەو پێشبردننی ژیانی چینیەکانە چ لە ڕووی سیستەمی پاراستنەوە چ لە ڕووی سیستەمی پەروەردە و لە ڕێگەی بازرگانیەوە کە ئەتوانم بڵێم کاتێک تۆ سەردانی وڵاتی چینەکەی ئای بە تەواوەتی هاوکار دەبێت زیرەکی دەستکرد بە تەواوەتی سەفەرێکی خۆشت پێ بەخشێ لە بەرەوەی کە تۆ تووشی هیچ حاڵەتێکی نەخوازرا و نابیتەوە لە بەرەوەی تەواوی وڵاتی چین بۆ منە لە ڕێگەی سیستەمی پاراستنی کامێرەکان و لە ڕێگەی ئایەوە سەلامەتە کاتێک تۆ چیتە وڵاتە هیچ گرفتێک لەو ڕۆ بۆ دروست نابێت و شێوازی پارەدان کاتێک ئێمە ئەچینە هەر وڵاتێکی تر ئەبێ پارەی کاش بەکاربهێنین بەڵام لەوێ تەنها بە شێوازێکی پیشاندانی دەموچاوی خۆت یا خود لەپی دەست لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە لە ئێستاە تۆ ئەتوانی شتەکانی ڕۆژانت بکڕی و تووشی هیچ حاڵەتێکی نەخوازرا و نابیتەوە و بارگرانەکەت بۆ دروست نابێت لە سەفەرەکەتە یاخود لە کەرتی پەروەردە و تەندروستیدا کە ژیانی زۆربەی زۆری خەڵکی ئەتوانم بڵێم ڕزگار کردووە لە بەرەوەی کاتێک توڵێکی ئای توڵێکی زیرەکی دەستکرد بەکارهێنرێ زیاتر لە تەرکیزی مرۆڤەکان چونکە هیچ هەستێکی نییە ئەتوانێت کارەکانی بەباشی ئەنجام بدە. بۆ من لێرە جگە لەوانەی چەند نمونەیەکم پیشاندا دەربارەی ئەم قسانێکی ئێستا کردم بەواقعی لەوێ چۆن ئای بەکارهێنرێ باسی ئەوم کرد کە چۆن چاتبوتەکانی وەکو ChatGPT و دیپسیکی چینی لە ئێستا کە هاتوتە بازاڕەکانەوە چۆن خوێندکاران و مامۆستایان سوودی لێ ببینن بۆی کە دەرفەتەکانی خوێندن لە وڵاتی چین بدۆزنەوە هەم لە ڕووی ئەوەی کە ژینگەیەکی گونجاوی ژیانکردن و کارکردن بۆ خۆیان فراهەم بکەن هەم لەوەی کە زانکۆیەکی ئازبەرز بدۆزنەوە هەم لەوەی کە چۆن بتوانن لە داهاتووە لە یەکێک لەو ژینگانە بە ئاسانترین شێواز لە وڵاتی چینە بمێنەوە دەرفەتی کار بۆ خۆیان دروست بکەن و جگە لەوەش جیاوازی ئەوەمان باس کرد کە ChatGPT ئەمریکی لەگەڵ دیپسیکی چینی لە چه ئاستێکایە و چۆن خوێندکاران بە ئاسانترین شێواز بتوانن دەرفەتی خوێندنەکان لەوێ بەدەست بهێنن و پەیوەندی ئای لەگەڵ هەرێمی کوردستانە بۆ منە چۆن خوێندکارانی خۆمان یاخود کەسانی خۆمان لێرە بە هەمان شێوازی وڵاتی چین بتوانن ئای زیرەکی دەستکرد بەکار بهێنن ئەکرێ ئەم دەرفەتی خوێندانەی کە وڵاتی چین بە خوێندکارانی هەرێمی کوردستانی ئەدا یاخود زانکۆکان یاخود خوێندکار ئەگەر خۆی بە دوای کارەکانە بڕوە ئەکرێت لە بواری ئای لە بواری تەکنۆلۆژیەکانە بخوێنن و هەر لەو مەجاالانەی خۆیانە وڵاتی چین ئەتوانم بڵم زیرەکی دەستکردی کردوتە زۆرینەی بواری خوێندنەکانەوە جا لەبەرەوە کاتێک تۆ خوێندکارێک لێرەوە ئەڕوا بە وڵاتی چین ئەخوێنێ بێگومان بەرکەوتەی لەگەڵ ئای بێ ئەکرێ ئەم ئەزمونەی وڵاتی چین بگوازێتەوە بۆ نەمی کوردستان و هەمومان لێرە سوودی لێ ببینین. ئەم پرسیارانەی کە حازرمان کردووە لە هۆتێلەکانی چینە ڕۆبۆتێک بە ئەو پەڕی شێوازێکی جوان ڕێک و پێک پێشوازی لە تۆ دەکات کە وا لێ دەکات سەرنجت ڕابکێشێت پرسیارت لێ دەکات تەمەنت چەندە هەو زمانت چ وڵاتێکە پێکاتەی نەتەوەیەکە چییە پێکاتەی دینیەکە چییە ئەمانە وا لێ دەکات سەرنجت ڕابکێشێت جارێکی تر تۆ سەردانی ئەو وڵاتە بکەیتەوە جارێک تر سەردانی ئەو ڕستۆرانتە بکەیتەوە جارێک تر سەردانی ئەم هۆتێلە بکەیتەوە لەبەرەوە پێشکەوتنی ئای لە بواری کەرتی گەشتیاریدا یەکێکە لە هەدەفەکانی کەرتی گەشتیاری لە چیندا بینم ڕۆژانە جا لەبەرەوە وڵاتی چین کاتێک تۆ لە خوێنی چاوەڕێی ئەمەش بکەم ڕۆژێک لە ڕۆژان ئەم پێشنیارە لێرە جێبەجێ بکرێن ئەمە ئەگەر ببینن